ئێمە وەک بەشێک لە مامۆستایانی ئاینی قەزای چۆمان کە ناوچەی یەکێتی زانایانی لێیە ئەوڕۆ لەو کۆنفرانسیدا بایکۆتمان کرد. بایکۆتەکەش لە کۆی 61 ئەندام لە ئەندامانی ناوچەی چۆمان و ڕێکخراوی دۆڵی ڕوست و ڕێکخراوی قەسرێک کە سەر بە قەزای چۆمانن 34 کەس دەنجیانداوە. ئەوەی دیکەم 29 کەسمان ئەمە بایکۆتی ئەو هەڵبژاردنەمان کردێ لەبەر کۆمەڵێک هۆکار. هۆکاری یەکەمینیان کە مەبەستمانە لۆڕای گشتی و خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان و بەتایبەت لە کاتی ئێستا کە کاتی پرۆسەی هەڵبژاردنە پێویستە یەکێک لەو ئەرکانەی کە لاکەوێتە سەرشانی لایەنە سیاسیەکانە دەرخستنی دەستی حیزبە لە یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان. ئەوانەی کە مافیان هەیە لە یەکێتی زانایان ئەندام بن وەکو تەواوی ڕێکخراوەکان دیکەی سەر بە هەرێمی کوردستان دوو کەس مافی هەیە ئەندام بیتن. یەکەکیان ئەو کەسەیە کە ئیمام بێ یان ئیمام و خەتیبی فعلی بێتن ئەگەر لە ئەوقافیش تەعین نەبێتن. دووەمینیشیان ئەو کەسەیەکەوە لە وەزارەتی ئەوقاف میهنەی ئیمام بێ یان ئیمام و خەتیبی. بەڕاستی بە پیلان چەند ساڵێکە ئیش لە ئەوەکەن کە دەستی حیزب بێخستێتە ناو یەکێتی زانایان. بۆیە ئێمە وەکو مامۆستایانی ئاینی بەڕاستی بایکۆتمان کرد. پێویستیشە یەکێتی زانایان بێخستێت و سەرێڕەوی یاسایی خۆی و دەستی حیزب لە ناو یەکێتی زانایان بێتە دەرێ.